هەر سەبارەت بە بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی یاریێمی کوردستان و شاندی یاوەری لە لوتکەی جیهانی حکوومەتەکان لە دووبەی و واگرنگی گوتارەکەشی کە ڕاستەوخۆ بە جۆی سەرکردەکانی ناوچەکە و جیهانیشیدا. میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ ئەو قسەی زیاتر و باسی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئیحسانە شەمەری سەرۆکی سەنتەری هێزری سیاسی لە عێراق کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شەمەری شەوتان باش، خۆشحاڵین کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵی کوردستان 24 لەگەڵمان بەشدارین. با سەرەتا بەوە دەست پێ بکەین بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆربەند و لوتکە جیهانیەکاندا چه پەیامێکی هەیە؟ تحية واحترام سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانتان بە بۆچوونی من هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە گرنگی کار دەکەن بۆ وەبەرهێنانی تەواوی لووتکەکان و سوود وەرگرتن لێیان و بەشداریکردنیان لە ڕێگەی ئامادەبوون لە جۆرە کۆربەند و کۆڕ و کۆربەندە نێودەوڵەتیانە چون ئامانج لێ پێدانی پەیامێکە گاندنی پەیامێکە کە هەرێمی کوردستان کارلێکی هەیە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی یەکەم لە هەمان کاتدا هەرێمی کوردستان هەوڵ دەدات کەوە ئەزمموی خۆی زیاتر و زیاتر نوێ بکاتەوە لە ڕێگەی وەبەرهێنانی ئەم جۆرە بوونەوە لە هەمان کاتدا بەهێزکردنی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم وڵاتانە کەوا ئامادەیی ئەو لوتکانە دەبن کە بە جۆرێک بێت دۆسیەی سیاسەتی دەرەوە لە هەرێمی کوردستان پتەوتر بکات و هەروەها لەسەر ئاستی عراقیشدا. بەڕێز مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە بەشداری لەو لوتکەیە کردووە ئەو دەیەوێت کەوا ئەو جۆرە پەیوەندیانەی کە باسم کرد بنیاد بنێت دەیەوێت کەوا لە چەندین لایەنی دیکەی ئەرێنیەوە بەسەر ڕووی هەرێمی کوردستاندا بشکێنێتەوە لە تەواوی ئاستە جیاوازەکاندا. زۆر باشە. بەڕێز شەمەری مەسرور بارزانی لە گوتارەکەیدا ئاماژەی بە خاڵێکی گرنگدا لە لوتکەی جیهانی حکوومەتەکان دەڵێت کوردیش وەک گەلی فەلەستین مافی چارەی خۆنووسینی هەیە. خوێندنەوەتان بۆ قسەیە چییە؟ من پێم وایە کەوا بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەست بە ناومێدێکی زۆر دەکات لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی چونکە ئەو هێزانەی لەگەڵ هاوپەیمانن لە بەغدا بەڕاستی داواکاریەکانیان جێبەجێ نەکردووە، ڕێکەوتنەکان لە بەغدا جێبەجێ نەکراون، ڕێکەوتنە واژۆکراوەکان جێبەجێ نەکراون، بۆیە گوتارەکەی بەو ئاراستایە بوو وەکو پەرچەکێکدارێک بوو بۆ ئەو لایەنانەی کەوا ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەن و دووەم شێت بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت کەوا بەڕاستی کێشەیەک لە جێبەجێکردنی دەستوری عێراقدا هەیەکەوە چونکە دەستور مافی زیاتری بە هەرێمی کوردستان داوە، بەڵام بەڕاستی ئەو مافانە لە دەستوردا جێبەجێ نەکراون لە ئەنجامی نەبوونی ئیرادێکی بەهێزەوە. بۆیە پێمان وایە کە بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پەیامێک کە پەیامێکی پۆڵاین ئاراستەی بەغدا دەکاتە، چونکە دەڵێت مانەوەی دۆخەکە بەم شێوەیە کە ڕەنگە هەرێمی کوردستان بژاردەی دیکە بگرێتە بەر ئەگەر هاتوو وەڵامدانەوە بۆ داواکاریەکان و مافەکانی هەرێمی کوردستان نەبێت کە داواکاری یاسایی و دەستورین لە هەمان کاتدا جێبەجێکردنی ڕێکەوتنە سیاسەکە. زۆر باشە. بەڕێز شەمەری کەواتە ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بێ چارەسەرکردنی کێشەی کورد و فەلەستین سەقامگیری بەخۆیە دەبینێت؟
من پێم وایە کە ناوچەکە لە ملەملانێکی زۆر فراواندایە، چونکە هەندێک دۆسیای کۆن چارەسەر نەکراون ئەو دۆسیانە. دۆسیەی فەڵەستین، کێشەی فەڵەستین کە درێژەی کێشاوە هەمیشە دەگەڕێتەوە ڕووداکان دووبارە دەبنەوە بینیمان. ڕووداوەکانی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لە هەمان کاتدا داواکاریەکەی سەرۆکوەزیران مەسعود بارزانی سەبارەت بە مافی چارەی خۆنووسین بۆ گەلی کوردستان لە سووریا لە ئێران یاخود بڵێن ئەوەی کە وای کردووە کە مەسعود بارزانی کە داوای ئەو داواکاریە بکات بۆ ئەوەی کەەوە سنوورێک بۆ چارەسەرکردنی کێشەی کووردا بندرێت لە هەرێمی کوردستاندا. بۆیە ئەگەر هاتوو ئەم وڵاتانەی کە کوردیان لێ ئەو وڵاتە زلهێزانە بیانەوێت کەەوە ئەگە سەقامگیریان دەوێت لە ناوچەکەدا پێویستە دۆسیەی فەڵەستین و دۆسیەی کورد چارەسەر بکرێن لەگەڵ خواستەکانیان بێتەوە. زۆر باشە بەڕێز شەمەری. هەروەها مەسعود بارزانی لە گوتارەکەیدا دەڵێت هەرێم باجی هەڵوێستەکانی دەدات کە نەبۆتە بەشێک لە ململانەی جیهانی و ناوچەکە. کەواتە بۆچی دەبێت بکرێتە ئامانج لە کاتێکدا هەرێمێکی سەقامگیرە و هیچ مەترسێکی بۆ سەر هیچ لایەکیش نییە؟ من لەگەڵت هاوڕام لەگەڵ سەرۆکوەزیران مەسعود بارزانی هاوڕام. ئێمە لە بەغدا بەو چاوەوە سەیر دەکەین کەواوەکە هەرێمی کوردستان و هەولێر بە ئامانج دەکرێت پایتەختی هەرێمی کوردستان. هۆکارەکەی چییە؟ چونکە هەرێمی کوردستان ڕەتی کردوتە بەشێک بێ لە ئەجێنداکان کە بەڕاستی فەوزای دەوێت لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا هەرێمی کوردستان ڕەتی دەکاتەوە کە بڕیارێکی تاکلایانە بدرێت کەوا ببێتە هۆی چی؟ ببێتە هۆی ئەوەی کە عێراق پشێوی زیاتر لە عێراق بنێتەوە و ئاڵۆزی زیاتری لێ بکێتەوە. بۆیە پێم وایە ئەوەی کە بەڕێز مەسعود بارزانی باسی کرد زۆر وردە. ئامانجەکەی ڕاست و دروست پێکاوە، چونکە ئەم بە ئامانجکردنەی هەرێمی کوردستان وەکو لە ڕێگەی موشەکی بالیستیەوە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بەڕاستی ئەمە هەوڵێکە بۆچی بۆ شکاندنی ئیرادەی هەرێمی کوردستان لەسەر هەڵوێستەکانیدا. ئەمە ڕاستە. بۆیە من پێم وایە کەەوە ئەمە گەاندنی پامێکە لەلایەن هەرێمی کوردستانەوە بە نوێنەراتی سەرۆکوەزیران مەسعود بارزانی بۆ هاوبەشان لە بەغدا. بۆیە دەڵێم ئێستا دەرفەتێک لە بەردەم هەرێمی کوردستان هاتۆتە پێش بۆ ئەوەی جارێکی دیکە هەڵسانگاندنێک بۆ هاوپەیمانەتیەکانی بکات. لێرە لەگەڵ هاوپەیمانەکانی لە بەغدا ناکرێت پەیوەندیەکان بەم شێوەیە لەگەڵ بەغدا بەردەوام بنن ئەگەر هاتوو کێشەکان چارەسەر نەکرێن یاخود ئەمن و ئاسایش هەرێمی کوردستانیش بە ئامانج بکرێت. زۆر باشە بەڕێز شەمەری. بۆ خۆت باش دەزانی ینی دۆخی عێراق دۆخێکی ناسەقامگیرە لە هەموو ڕوویەکەوە بە پێشەوانەی هەرێمی کوردستانەوە. پرسیارەکەی منەوەیە پێگەی هەرێمی کوردستان لە نەسەقامگیری عێراق و لە ناوچەکە چۆن دەبینن؟ بەڕاستی یەکێک لە کۆڵەگەکانی ئاسایشی نیشتیمانی عێراقی ئەوەیە کەوا سەقامگیری بەردەوام بێت. سەقامگیری لە هەرێمی کوردستان بەردەوام بێ. ئەگەر هاتوو هەر پشێوی ئاڵۆزیەک ڕووبدا هەروەکو چۆن بینیمان لە لەگەی ئەو هێرشانەی کە کرانە سەر هەرێمی کوردستان لە ڕێگەی موشەشی بالیستی و ڕێگەی درۆنەوە بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی خراپی دەبێت لەسەر کۆی عێراق. تەنانەت پێکاتەکانی دیکەش بەڕاستی پێیان وایە کەەوە هەڕەشەکردن لە هەرێمی کوردستان هەڕەشەکردنە لە تەواوی پارێزگا و پێکاتەکانی دیکە و تەواوی بۆ نمونە پێکاتەی سونە زۆر هەست بە نیگەرانی دەکات. بەڕاستی ڕاست نییە هەڕەشە لە ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان بکرێت، چونکە ئەمە ڕنگدانەوەی لەسەر دۆخی عێراق دەبێت. بینیمان سروشتی ئاستەنگەکانمان بینی کە هەرێمی کوردستان بۆ دومان کرا زیاتر لە جارێک بینیمان کە دۆسیەی ئەمنی لە عێراق بەڕاستی بەرەو داروخان ڕۆیش بە شێوەیەکی گەورە. بۆیە لەسەر حکوومەتی فیدرالی پێویستە کەوا بە یەک چاو سەیری دۆسیەی ئاسایش بکە لە عێراقدا، چونکە تێکچوونی سەقامگیری لە هەرێمی کوردستان ڕنگدانەوە و کاریگەری لەسەر عێراق دەبێت. ئاسایش ئەمن و ئاسایش گشتگیرە دابەش ناکرێت. زۆر باشە بەڕێز شەمەری. ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا سەقامگیری لە عێراقدا
بەڵام پرسیار ئەمەیە ئەگەر دەسەڵاتدارانی عێراق پابەندی دەستور نەبن کە ئەم عێراقە عێراقی هەموو پێکاتەکانە هی یەک پێکاتە نییە لەم حاڵەتەدا چاوەڕوانی چی دەکەی لە ئایندەی عێراق؟ من پێم وایە کەوا داهاتووی عراق بەڕاستی هەڕەشەی لەسرە تەنانەت پرۆسی سیاسی لە عراقدا هەڕەشەی لەسرە ئیتلافی دارەتی دەوڵەت بەڕاستی دادەڕوخێتە کە دۆخەکە بەم شێوەیە بەردەوام دێت چونکە ڕێکەوتن سیاسەکان لە عراق جێبەجێ نەکراون کە تاواوکەری دەستورن بۆیە پێم وایە جێبەجێ نەکردنی یاخود بڵێن هەنگاونەنان بەرە و پێدانی مافەکانی هەرێمی کوردستان پێم وایە مەترسیە لە هەمان کاتدا ئەمە دەبێتە هۆی هاندانی هاندانی بوونی تەنگژێژی سیاسی لە داهاتوودا بۆیە پێویستە وەکو گوتمان دەستور جێبەجێ نەکراوە لە چەندین بابەتدا بۆیە ئێستا ئێمە پێویستە جەخت لەسەر دەستورێک جێبەجەکردنی دەستور بکەینەوە کە ئێستا جێبەجەکردنی دەستور پەک خراوە لە بەغدا بۆیە پێویستە هەمووان هەست بە ئەم مەترسیە بکەن هەنگاو بنێن بەرەو جێبەجەکردنی دەستور لە هەمان کاتدا کە تەواوی داواکاری و مافەکانی پێکاتەکان و هەرێمی کوردستانیش لە دەستوردا جێبەجێ بکرێت. زۆر باشە زۆر بەڕێز ئیحسانە شەمەری سەرۆکی سەنتەری هێزری سیاسی لە عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.